پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنەی بەڕێوەچوونی سەرکەوتوانەی مانگرتنی گشتی سێ ڕێبەندانی 1403 هەتاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمڕۆ چوارشەممە سەی مانگی ڕێبەندان بۆ دەربڕینی ناڕەزایەتی بەرامبەر بە کۆمەڵێک حکمی ناڕەوای لە سێدارەدان کە بەسەر ژمارەیەک لە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و لەوانە پەخشان عەزیزی و وریشە مورادیدا سەپاوە لاپەڕەیەکی پڕشنگداری دیکە لە مێژووی خەباتی هاوچەرخی کۆمەڵگای کوردستان هەڵدرایەوە. کۆماری ئیسلامی هەرچی لە تواناییدا بوو بۆ پێشگرتن لە بەڕێوەچوونی ئەم مانگرتنە لە هەڕەشە و بڵاوکردنەوەی هەواڵی چاواشەکارانە بەکاری هێنا و سەرەڕای هەمووی ئەوانە کۆمەڵانی خەڵکی کوردستان لێبڕاوانە و بەبێ ڕاڕایی بەدەم بانگەوازی مانگرتنی گشتیەوە هاتن و سەرکەوتنێکی مێژووی دیکەیان بۆ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان تۆمار کرد. بەم بۆنەوە پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە جەماوەری شۆڕشگێڕی کوردستان دەکەین و ماندوو نەبوونی بە سەرجەم هاوڕێیانی کۆمەڵا لە ناوخۆی وڵات و هاوڕێیانی بەشی هەواڵ و ڕاگەیاندن و تەلەڤیزیۆنی کۆمەڵە و تۆڕە کۆمەڵاتیەکان دەکەین کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا بەو پەڕی جۆش و فرۆش و ماندووی نەناسی و بێوچان هەموو کاتەکانی خۆیان خستە خزمەت سەرکەوتنی ئەم مانگرتنە گشتیە شکۆدارە دەستیان بە گەرمی دەگوشین. ئێمە دەزانین کە تا گەیشتن بە سەرکەوتنێکی چارەنووسساز هێشتا ڕێگایەکی پڕهەوراز و نشێومان لە پێشدایە کە دەبێ هەنگاو بە هەنگاو و بە پش و درێژی هەموو هێز و توانای خۆمان بخەینەگەڕ بۆ تێپەڕاندنی ئەو مەودایە. سەرکەوتنی مانگرتنی سێی ڕێبەندانی 1403 هەنگاوێکی پتە بوو بەو ئاراستایەدا. کۆمەڵا کە بۆ بنیاتنانی کۆمەلگایەکی بەدوور لە چەوسانەوە وستەم ئاشتی و ئاسایش و ژیانێکی ئاسوودە و یەکسان بۆ هەمووان خەبات دەکات هەوڵ دەدا ئەو ئامانجە بە کەمترین ئێش و ئازار وەدی بێنێت. هەر بۆیە بەردەوام لەسەر ئەو تاکتیک و ڕێکارانە پێداگری دەکات کە هێزی لە بن نەهاتووی جەماوەر دەخاتەگە. مانگرتنی سیاسی گشتی یەکێکە لەو ڕێکارانە و بۆتە نەریتێکی جێکەوتوو لە کۆمەڵگای کوردستاندا. مانگرتنی گشتی کاریگەربوونی خۆی لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا بۆ ئیفلیجکردنی هێزی سەرکوتگەر بەکردەوە نیشانداوە. جەماوەری خەڵکی کوردستان بە گرتنەبەری ئەم شێوازە لە خەباتی مەدەنی تا ئێستاش چەندین جار دژمنیان بەرامبەر بە ئیرادەی یەکگرتوانەی خۆیان بە چۆک داهێنا. مانگرتنی گشتی ئەمڕۆ سەی مانگی ڕێبەندان ئەو ئەزموونەی دەوڵەمەندتر کرد بە تایبەت کە ئاکامی کۆدەنگیەکی هیوابەخش بوو. بژی ئازادی، بژی سۆسیالیزم، سەرکەوتوو بێ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان. کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران سێ ڕێبەندانی 1403 هەتاوی.